یەکێک لە دیوانە شعرەکانی یەکێک لە شاعیرە بەناوبانگەکان کە ئەوی شاعیر محەممەد پاکژەکە یەکێکە لە شاعیرە دیارەکانی کورد کە خاوەنی چەندین تێکستی جوان و هەروەها چەندین پارچە شعری ناوازەیە لە ئێستادا یەکێک لە دیوانە شعرێ نوێیەکانی بڵاوبەتەوە بە ناوی هەمیشە بۆنی تۆم لێدێ. بێگومان ئەم دیوانە لە کۆڕێکدا بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە شاعیران و ڕۆشنبیرانی شاری سلێمانی. هەمیشە بۆنی تۆم لێدێ، هەمیشە بۆنی تۆم لێدێ، هەمیشە بۆنی تۆم بۆ دێ لەوەتای تۆ. لە کۆڕێکدا کە لە هۆڵی خاک لە شاری سلێمانی بەڕێوە چوو، نوێترین دیوانە شاری شاعیر محەممەد پاکژ بە ناوی هەمیشە بوونی تۆم لێدێ بڵاوکرایەوە. لە کۆڕەکەدا ژمارێکی بەرچاو لە نووسەران و شاعیران تیایدا ئامادەبوون شاعیر محەممەد پاکژ بە خوێندنەوەی چەند تێکستێکی شعرین و دیوانە نوێیەکەی بۆ چەند خولەکێک ئامادەبوانی ئاوێزانی دنیای شعر کرد. بۆنی تۆم بۆ دێ. بزواوی بەم شارە بەخشیوە کە بە درێژایی مێژووی خەباتی نیشتیمانی. دیوانی هەمیشە بۆنی تۆم لێدێ 22مین چاپکراومە و 4مین دیوانی گەورەمە. ناوەڕۆکی دیوانەکە پێکاتووە لە چەندین شعر و چەندین قەسیدە، شعری لیرک و شعری مرۆڤایەتی و شعری دژایەتی جەم و شعری بە باڵا هەڵدانی ئاشتی. و ئەم دیوانە لەسەر ئەرکی بەڕێز هەواڵە بوو بەکرد پارێزگاری سلێمانی چاپ کراوە. کۆمەڵی شعری لە خۆی گرتووە، هەندێک لە شعرەکان پێشتر لە هەندێک کۆڕ و کۆبنەوەی خوێندومەتەوە و هەندێک لە شعرەکان بۆ یەکەم جارە هەم چاپ دەکرێن، هەم ئەوانەی کە گویان لێ بێ و هەم ئەوانەی کە خوێندویان تۆ ئایان خوێندنەوە. ئەم لە سبەینەوە لە هەندێک لە کتێبخانەکانی ناو شار بڵاو بێتەوە و خۆشبەختانە کۆمەڵی میوانی دەرەوەی وڵاتمان هەبوو بە ئەوانە کۆمەڵی کتێب بۆ هەندێک لە کتێبخانە کوردیەکانی دەرەوەی وڵاتە نێری.